لە گوندی شێغلەنگەری باشووری قەزای کەلار دەچینە ماڵی پیاوێک کە بیرۆکەی گونجاوی هەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی بەردەم تەزووی کارەبا. ڕەشید محەممەد تەمەنی 65 ساڵە و نزیکەی 40 ساڵە دەست و پەنجەی نەرم کردووە لە چاکسازیکردنی بواری کارەبا. ئێستا لەگەڵ مام ڕەشید لە گوندی شێغلەنگەر دەچینە ئەو جێگەیەی کە داهێنانی تێدا کردووە و کێشەی ڤۆڵتەی کارەبای ئەم گەڕەکەی چارەسەر کردووە. هەڵکەندنی چاڵێک لە نزیک مەحاویلەیەکی کارەبا و پڕکردنەوەی چاڵەکە بە ئاو و دواتر ڕاکێشانی هێڵێکی سارد لە مەحاویلەکەەوە بۆ ناو چاڵە ئاوەکە بیرۆکەکەی مام ڕەشیدە و توانیوێتی کێشەی ڤۆڵتەی کارەبایی پێ چارەسەر بکات. کارەبا فکرەیە سان هەموو شتێک فکرێکی بۆشێ مش فکرێکم بۆ هات ئەم کارەبام لە ماڵی لە چاکە کرد چەند جاری هاتم سێکم کارەبای تایە کارەبەکانیان مشتم کارەبای لە بۆچی چارەسەری ناگەم وتی وەڵڵاهی کارەبەکانمان ڤۆڵتێکی زۆر بەرزێتەوە ئەجێ کارەبەکەمان نووسێنین. ئێوتم زۆر ئاسانە بێن با ئێمە بیرۆکەی بکەین لە لای محاولەکە تۆزێ دەستکاری محاولەکەکەین لە ئارتی ئەرزیوە بۆ ئەوەی تۆزێ بەهێزیکەین بۆ هۆی ئەوەی کە تۆزێ هەڵمانکەنا و ئاویتیەکەن بۆ ئێوە دنیا وشکە ساڵیە و بارانیە و ژێری ئەرز وشکە هارتیش زعیفەیە زعیف بۆ ئیتر کە تاثیر لە ئەزیادی کارەباکە ڤۆڵتی بەرزێت و گەرم دروستەکە گەرمێ لە گەرمیتر ئەگەڕێتەوە. ئەو ماڵانەی کێشەی ڤۆڵتەی کارەبایان هەبووە سوودیان لە بیرۆکەکەی ئەم پیاوە وەرگرتووە و بە قسەی خۆیان ڕزگاریان بووە لەو کێشانەی کە بەهۆی خراپی ڤۆڵتەی کارەباوە ڕوبەڕوویان بووەتەوە. حوت مانگ پێش هاتم بۆ ئێرە ماڵم باری کرد بۆ ئێرە ئەیتر هاتم سێرەک من کارەبا زۆر زەعیفە ڤۆڵتی کارەبایش تێک چوو بوو هەردوو بووە گەرم ئەیتر لەسەر ئەوە چوون بۆ لای مختار وتمە مختارم کاکە کێشەیە وامان هەیە من لەو حمودەی ئەو حوت مانگە دوو تەلەڤیزیۆنم بەڕدەیەکەم سوتا جاران کارەبامان کەم و زیایە کرد بۆ نمونە شەمعەکە ئەمان کوژانەوە هەر کوژاوە پرتەپرتیە کرد ئیتر دوای ئەوە فەرقی کرد ئەوانە نەما. مام ڕەشید با قسەی خۆی زۆر جار ئەزمون و کاری خۆی بۆ خزمەتی گشتی بەکارهێناوە و ناوێ ئەو زانیاریانەی لایەتی تەنها بۆ خۆی بێت و خەڵکی سوودی لێ نەبینێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، گەرمیان.